هەر سەبارەت بە کار و پرۆژەکانی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لە ڤیدۆڵەکەشدا ئاماژامان پێدا وتمان میوانەکەمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لەلامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێر بێن. شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. وەکو من ئاماژەشم پێدا ینی لەگەڵ ئەو هەموو زوڵم و ستەمەی کە عێراق تا ئێستاش لە خەڵکی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستانی دەکات موچە و بودجەی خەڵکی کوردستانی بڕیوە. بەڵام کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕژد بوو لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژانە یاخود بڕیارنامەکەی خۆی کە لە سەرەتاوە ئاماژەی پێدا بوو. خوێندنەوەتان بۆ ئەو پێداگیریەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ پێشەکی سپاس بۆ میوانداری و دەستخۆشیتان لە یەکەم بۆ خستنە ڕووی ئەو داتایانە کە لە ماوەی 4 ساڵی کابینەی نۆیەم توانرا ئەو چەند پرۆژەیە جێبەجێ بکرێت. ئیرادەی گەل و خۆراگری گەل و هەروەها پلانی کابینەی نۆیەم و ئیسراری ڕژدی جەنابی سەرۆکی حکوومەت لە جێبەجێکردن و بەردەوامکردنی ئەو پرۆژانە بۆ خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان ئەمە سەبەبی سەرەکی بوو لەوەی کە بەردەوام بین و نکۆڵ نەکەین بۆ هەر شتێک بۆ هەر فشارێک کە لەلایەن هەر لایەنێک هەبێ. بۆیە ئامانجی سەرەکی ئەم کابینەیە ئەوە بوو کە ئایندە و ئەم مەترسیانەی کە پێشتر هەبوون لەسەر بابەتی ژێرخانی ئابووری بە مەبەستی مسۆگەرکردنی ئایندەی نەوەکانی داهاتوو ئێمە تەرکیزمان لەسەر پرۆژە استراتیژیەکان کراوە وەکو دروستکردنی بەنداوەکان و پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ و هەروەها گەشت و گوزاریش کە ئەمە لە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی سەرەکی بوو کە زەمانەتێکە بۆ فراهەمکردنی جۆرێکە لە وەبەرهێنانە جۆرێک لە گەشەسەندنی ئابووریە و فراهەمکردنی هەلی کارە بۆ گەنجەکان و لە هەمان کاتیشدا ئەمە بۆ نەوەکانی داهاتووش زەمانێتێکە کە لەو بڕواایەداین ئەو پارێت چ لە نەوتە کە پێشتر ئاهات چ لە داهاتە تەنها بۆ شتێکی دیاریکرا و خەرج نەکرێ بەڵکو ئەبێ ڕەچاوی نەوەکانی داهاتوش بکەین کە هەمویان بە خاوەنی ئەم وڵاتە و ئەم خاکە ئەبینرێت. بۆیە ئەم ڕوانگەیەوە لەم ڤژنەوە ئێمە گرنگیمان بە ئەو پرۆژانە داوە بۆ ئەوەی بتوانین ئەم زەمانەتە و ئەو ئایندەیە مسۆگەر بکەین. زۆر باشە کاک دکتۆر بۆ خۆشت باش دەزانی ینی هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە لە چاو نەکەر عێراق لە تەواوی ڕۆژهەڵاتی نەوەڕاست و ئەو پرۆژانش کە ئەنجام دراون. ئەم ئەنجامدانی ئەم پرۆژانە چۆن وا دەکات سەرمایەداری بیانی بێن لە هەرێمی کوردستان یان ئێمە تەشجیعێک بۆ ئەوان بێن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن؟ بەهای سەرەکی بۆ پرۆسەی وەبەرهێنان مەسەلەی ئاسایشە. بۆیە هەرێمی کوردستان لەم چەند ساڵەیە و تایبەت لەم کابینەیە ئاماژی سەرەکی ئەوە بوو فراهەمکردنی ئاسایشە بۆ خەڵکی هەرێمی کوردستانە بۆ ژینگەی وەبەرهێنان. بۆیە لە هەموو وڵاتێک وەکو پێوەرێکیش مەسەلەی ئاسایش و سەقامگیری بەهایەکی گرنگە بۆ وەبەرهێنان و ڕاکێشانی سەرمایەی بیانی بۆ وەبەرهێنان لە ناو هەرێمی کوردستانە. جەنابتان وەک ئاگادارن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەوروبەری هەرێمی کوردستانە ئەم وڵاتانەی کە لە دەوری هەرێمی کوردستانەدەن کە ینی گرفتی گرفتیان هەیە شەڕیان هەیە. بۆیە ئەم بەهایە بۆتە ئەمرازێکی گرنگ و پاڵنەرێکی گەورە بۆ ئەوەی سەرمایەی بیانی ڕابکێشین و هەروها وەبەرهێنەر بێن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. بۆیە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی سەرەکی ئەوەیە ئەم سەقامگیریە ئەو ئەمنیەتە کە لە هەرێمە هەیە بپارێزێ کە بەداخەوە هەنێک لایەن یان هەنێک ئەجندا هەن ئەوێ ئەو سەقامگیریەش ینی لەرزۆک بکەن کە ئەمەش زۆر ینی خەیاڵیان خاوە ناتوانن ئەم بەهایی کە هەرێم هەیەی تێکیدەن. زۆر باشە کاک دکتۆر جوتیار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە کۆڕبەندی ئابووری داڤۆس بەشدار بوو و کۆمەڵێک سەرمایەداری کوردیشی لەگەڵ خۆی بردنە ئەوێ. بەڵام پرسیارەکە ئەوەیە ینی لە بواری وەبەرهێنان ئەو سەردانە چۆن وا دەکات هەم وەبەرهێنانی بیانی هەم ئاشناکردنی وەبەرهێنەری خۆمان لەگەڵ بیانیەکان
وا دەکات و بەرهێنانی زیاتر لە هەرێم بێگومان ئێمە کۆمەڵێک لە ڕێکارمان گرتۆتە بەر سەبارەت بە فراهەمکردنی ژینگەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە کە لە کارنامەی کابینەی نوێمیش ئاماژەی بۆ کراوە بۆ نمونە ئێمە هەوڵمانداوەکەوە ئەوەی کە باشتر بێ بۆ وەبەرهێنەر بۆ ئەوی بێتە هەرێمی کوردستان بەرهەمهێنان بکە و بەرهێنان بکە ببوورە ئەوەیە کە لە ڕووی ڕۆتینەوە لە ڕووی فراهەمکردنی یاسایەکی گونجاوەوە لە ڕووی بەدەستهێنانی سیستەمێکی بانکیە کە ئەمەش هەر هەمووی حکوومەتی هەم کابینەی نۆیەم کاری لەسەر کردووە لە هەمان کاتیشدا فراهەمکردنی ئەو ژینگەیەیە کە پێویستە مەسەرەن بۆ وەبەرهێنەر لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکە بۆیە ئەمانە فاکتەرن بۆ ئەوەی پاڵنەر بن بۆ بەوەرهێنان بێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن و ئەم فاکتەرانە وەکو ئاماژەم کرد ئەبێت تاواوکەری یەک بن بۆ ئەوەی قەناعەتێک لە لای وەبەرهێنان دروست ببێ بۆ ئەوەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکات خۆشبەختانە ئێستا سیستەمی بانکی و پرۆژەی هەژماری من وە کۆمەڵێک لە پرۆژەی فراهەمکردنی ژینگەی بانکی کاری لەسەر کراوە و هەنگاوی باش نراوە لەو بارەوە و لە هەمان کاتیشدا ئێمە دەستی دۆستایەتی و هەروە هاریکاری لەگەڵ هەموو لایەنەکانە لەو ناوچەیە لەگەڵ وڵاتەکانە درێژمان کردەوە بۆ ئەوەی بتوانین ئەم دۆخەیە و ئەم سەقامگیری هەرێمی کوردستان زیاتر و زیاتر بەهێزتر بکەین بۆ ئەوەی بتوانین ئێمە ببینە بەشێک لە پرۆسایان بەشێک لە بەرنامەی بەرەو پێشبردننی نەک تەنها هەرێمی کوردستانە بەڵکو ببێتە نمونەیەک بۆ بەشەکانی تری عێراق و جەناب شەناگادارن یعنی ئەم پەیوەندیانە کە لەم کابینەیە لەسەر ڕاستپارەی جەنابی سەرۆکی حکوومەت کراوە زۆر فراوانتر بووە ئێستا ئێمە ناوی هەرێمی کوردستانی قوڵایی ئابووری هەرێمی کوردستان ئێستا لە وڵاتانی کەندا و ڕەنگی داوەتەوە لەسەر ئاستی ناوچەکەشە ڕەنگی داوەتەوە و تەنانەت سنوورەکانشی بەزاندەوە بۆ ئەوروپا بۆیە ئەمە هەمووی ئاماژن کە هەرێمی کوردستان ئەو کابینەیە ئامانجی سەرێکی ئەوەی ئەو ژێرخانە ئابووریە و دۆزینەوەی ئەلتەرنەتیڤ بۆ داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە کە مەسەلەی نەوتە کە ئەبێ بەدیلێکە بێ بۆ ئەم بابەتە ئیتر کاک دکتۆر ویستم ئەوە بپرسم یعنی یەکێک لە بەرنامەکانی کابینین و هەم ئەوە بۆ هەمەچەشنکردنی داهات یعنی بۆی هەر پشت بە نەود نەبەسر ینی وڵاتێکی سەبەلاحی وەکو عێراق لە 1995 و بەرەوژور پشتی بە نەود بەستووە نرخی نەوتیش بەرزوو نزمی دەکات ئێستا ئەو هەمەچەشنکردن یعنی ئێستا لە بواری کشت و کاڵ بە دەرکەوتووە لە گەشت و گوزار بە دەرکەوتووە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئەم هەمەچەشنکردنی داهاتە چۆن وا دەکات حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان پشت بە خۆی ببەستێ پشتێکی ئەستوری هەبێ ئیتر وانەبێ هەر تەنها پشت بە نەوت ببەستێ و ئەنجا هەلیکاریش بڕەخسێندرێ هەرێمی کوردستان وڵاتێکی دەوڵەمەندە لە سامانی سروشتیە نەک تەنها نەوت وەکو جەنابیشان ئاماژە کرد ئیدارەدانێکی باشی ئەم سامانانە بەڕاستی دەرفەتێکی گەورە دەرەخسەنێت بۆ هەرێمی کوردستان بۆەوەی تەنها پشت بە داهاتی ناوت نەبەستێت بۆیە گرنگیدانی ئەم کابینەیە بە کشتتوکاڵ بە گەشت و گوزار بە بابەتەکانی ترە زۆر کێشەی و چالنجی گەورەمان لە کۆڵەکاتەوە بۆ نمونەوەکو ئاماژەشتان کرد مەسلەی نەوت ناتوانێت تۆش پشتی پێ ببەستی بۆ زامەکردنی داهاتێکی مسۆگەر بۆ هەموو خەڵکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ اقتصاد لەم ناوچەیە ڕۆڵێکی گەورە ئەجێڕێت و تەنانەت ڕۆڵی ئەبێت لە تەوازناتی سیاسی بۆیە ئەو پەیوەندیە و بەهێزکردنی پەیوەندی ئابووری و فراهەمکردنی ئەو ژینگەیە بۆ بەرهێنان کارێکی گەورەیە و پێویستی بە کاتیشە بۆیە ئەمڕۆ بمبورە بەهێزکردنی و فرەچەشنکردنی داهاتەکانی هەرێمی کوردستان ستراتیژیەکی گرنگە بەردەوام حکوومەت و جەنابی سەرۆکی حکوومەت تەکیل لەسەر ئەماکە بۆی ئێمە بتوانین زەمانەتێک و ئایندەی خەڵکی هەرێمی کوردستان مسۆگەر بکەین چونکە داهات لە سەرچاوی نانەوتی بێسنوورە نەوت تەواو ئەبێ بەڵام زراعەت و کشتتوکاڵ ئەمە سنووری نییە و تەواو نابێت بەڵام ئیدارەیەکی باشی زۆر باشە کاک دکتۆر جوتیار کاتیشم زۆر کەماوە بەڵام پرسیارێکی تر هەیە بۆ خۆ دەزانی لە زمانی ئینگلیزەوە بەرنامەیەکە بووە
وایان کردووە خەڵک بەردەوام پشت بۆ ئیش بۆ کار پشت بە حکوومەت ببەستێ بەردەوامیش بۆ ئەمە بەڵام لەم کابینەوە هەوڵ دراوە خەڵک پشت بە خۆی ببەستێ کار لە لای کەرتی تایبەت بدۆزیرێتەوە واتە هەلی کار بڕەخسێنرێ هەم بە یارمەتی حکوومەت هەم بە یارمەتی کەرتی تایبەت ئەمە چۆن وا دەکا ئایندەیەکی گەشت بۆ گەنجانی وڵاتەکەمان دەستەبەر بکە کە پشت بە خۆیان ببەستن لێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێتەوە بابەتی بەتاڵەی مقەنەعە ئەوەی کە دامەزراندنی خەڵکانێک تەنها بۆ ئەوەی داهاتێکی هەبێ ئێمە لەو ڕوانگەیەوە سەیرمان کردو کە ئەمە لە ئایندەیەکی نزیکدا احتیمالە گرفتێکی گەورە بەرامبەر بە گەنجەکانی هەرێمی کوردستانە دروستکە بۆیە یەک لە ڕێگاکان کە زۆربەی هەرە زۆری ئەو وڵاتانەی کە لە ڕووی ئابوووریەوە سەرکەوتونیان بەدەستێناوە نەک ئەوانەی مەبەستم تەنها ئەوروپا هەندێک وڵات هەن کە سەرکەوتون لە ئاسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە بەهێزکردنی کەرتی تایبەتە و دانانی مەرجی حکوومەت لەم چوارچەوەیەدا بۆ زامنکردنی هەلی کار بۆ گەنجەکانمان واتە ئێمە کاتێک کە پشتگیری لە کەرتی تایبەتە ئەەکەین مەبەست بەرژەوەندی گشتیە نەک بەرژەوەندی تایبەتە واتە فراهەمکردنی هەلی کار بۆ گەنجەکانمان تەنها لە چوارچەوەی دام و دەستگاکانی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بسۆگەر ناکات بەڵکو لە پاڵ ئەوەیە ئەبێ گرنگی بە کەرتی تایبەت بدرێ بەڵام بە مەرج و بە یاسا و بە پلانێکی ورد بۆ ئەوەی ئێمە ئامانجی سەرێکی ئێمە ئەوەیە هەم خزمەتگوزاریەکی باش بڕەخسێنێ و پێشکەش بکە بۆ هەموو خەڵکانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا هەلی کار فراهەم بکە بۆ گەنجەکانمان و لە هەمان کاتیش ئێمە بیر لەوەشمان کردوتەوە کە ئەبێ سەرجەم زانکۆ و پەیمانگەکان بەو شێوەیە خۆیان بگونجێنن کە بەیانی کە کەسانێک گەنجەکان تەخەرجەکان ئەبێ بگونجێنن لەگەڵ پێویستی بازار زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە سپاس بۆ ئێرجەنابشت